وەزارەتی بەرگری رووسیا چەند بەڵگەیەکی لەسەر بازرگانیکردنی تورکیا لەگەڵ داعش بڵاو کردەوە و سێ ڕێگەی هەناردەکردنی نەوتی داعشی بۆ تورکیا ئاشکرا کرد کە یەکێک لە ڕێگەکان ڕێگەی زاخۆسلۆپیە واتە بەشێک لە نەوتی داعش بە ڕێگەی هەرێمی کوردستاندا ڕەوانەی تورکیا دەکرێت. وەزارەتی بەرگری رووسیا ڕاگەیاند بەشێکی زۆری نەوتی داعش لە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا و باکووری ڕۆژ ئاوای عێراق لە ڕێگەی قەرەچووغ زاخۆوە دەگەیەندرێتە تورکیا. بەڵگەکانی وەزارەتی بەرگری رووسیا خۆیان لە ژمارەیە گوێنە و گرتەی ڤیدیۆییدا دەبینەوە کە بەوتەی وەزارەتەکە لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە گیراون و دەژڵێت جگەل لە بازرگانی نەوت لەگەڵ داعش لە هەفتەی ڕابردووشدا 1000 چەکدار لە تورکیاوە چوونەتە ناو سووریا و 120 تەن تەقەمەنیش لە تورکیاوە نێردراوە بۆ داعش. وەزارەتی بەرگری رووسیا لە کۆنفرانسێکی هەواڵیدا ئاماژەی بەوەش کرد تورکیا نەوت لە داعش وەردەگرێت و لە بەرامبەردا چەک و تەقەمەنیان پێدەدات. لە کۆنفرانسەکەدا وەزارەتی بەرگری رووسیا ڕاگەیاند پێشەوەی هێرشەکانیان بۆ سەر داعش دەست پێ بکەن بازرگانی ئەو گروپە بەنەوتەوە دەگەیشتە 3 ملیۆن دۆلار لە ڕۆژێکدا. بەڵام ئێستا ئەو ژمارەیە بۆ 1,500,000 دۆلار کەمی کردووە. ئاناتۆلی ئەنتۆنۆڤ جێگری وەزیری بەرگری رووسیا ڕاگەیاند بازرگانی نەوت سەرچاوەیەکی سەرەکی داهاتە بۆ داعش بە جۆرێک ساڵانە بە نزیکەی 2 ملیار دۆلار مەزەندە دەکرێت. وتیشی داعش بەو پارەیە چەکداری نوێ لە هەموو جیهانەوە دەباتە ڕیزەکانیەوە و چەک و تەقەمەنی پێدابین دەکات. وتیشی بەو هۆیەوە داعش زۆر بەتوندی پارێزگاری لەو ناوچانە دەکات کە نەوتیان تێدایە. ئەنتۆنۆڤ ئاماژەی بەوەشدا لە ماوەی 2 مانگی ڕابردوودا فڕۆکەکانی رووسیا شخص بنکەی بەرهەمهێنان و پاڵفتەکردنی نەوت و 1080 تانکەری نەوتی بردومان کردووە و بەهۆیەوە هەناردەی نەوتی ئەو گروپەی بۆنی و ئەوەندە کەم کردوێتەوە. وتیشی سەرەڕای هێرشەکانی رووسیا بۆ سەر داعش بەڵام هێشتا ئەو گروپە بڕێکی زۆر پاڵپشتی دارایی و چەک و یارمەتی دیکەی لەلایەن تورکیاوە پێدەگات. وەزارەتی بەرگری رووسیا لە کۆنفرانسەکەدا ئەوەشی ئاشکرا کرد کە چەکدارانی داعش لە بەرامبەر نەوتدا چەک و تەقەمەنیان لە تورکیاوە پێدەگات. تورکیاش ئەو نەوتەی لە داعشی وەردەگرێت لە ڕێگەی بەندەرەکانی دێرتێڵ و ئەسکەندەرونەوە هەناردەی بازاڕەکانی دەرەوەی دەکات بۆ ساخکردنەوە و بڕێکیشی لە ناوخۆی وڵاتدا دەهێڵێتەوە. ئاماژە بۆ ئەوەش کراوە داعش شەوانە قافڵەی گەورەی نەوت لەسێر ڕێگەوە ڕەوانەی تورکیا دەکات کە یەکێک لە ڕێگەکان ڕێگەی زاخۆسلۆپیە و دوو ڕێگەکەی تریش لە سنووری سووریا و تورکیادان. Еще большее число бензовозов фиксируется в приграничных с Турцией районах Ирака.